بناوی خدای گەورە مهرەبان ئامادە بوونی هێژا خوشکبرانی عزیز زۆر بەخێر بێن بەیانیتان باش. خوای گەورە دەفەرموێ بسم الله الرحمن الرحیم وجعلنا من الماء كل شيء حي کەواتە هەموو شتێکی زیندومان لە ئاو دروست کردووە. لە کوردەواری خۆشمان دەڵێن ئاوەدانی کەواتە هەرچی ژیانە بەسترەوەتەوە بە ئاو. بەبێ ئاو ژیان نابێت و زۆر گرنگە ئێمە ئەو نعمەتەی کە خوا بە ئێمەی داوە بە باشترین شێوە سوودی لێ وەربگرین و بە فیڕۆی نەدەین و دەستی پێوە بگرین. ئێمە ماوەیەکی زۆرە هەستمان بەوە کردووە کە بە فراوانبوونی شارەکان و زیادبوونی داواکاری خەڵک بۆ ئاو پێویستیمان بەوەیە کە پرۆژەی ئاو پێویستە بە هەموو شار و شارۆشکە و گوند و دیهاتەکانمان بگات، هەم بۆ ئەوەی خەڵکی ئێمە ئاسوود دەبن، هەم بۆ ئەوەی ئێمە بتوانین بە باشترین شێوە سوود لە ئاوی سەرزەوی وەربگرین و نەیەڵێن ئاوی ژێرزەوی بیرەکان بەو شێوەیە بەداخەوە بەڵام ئەوەندە ئاوی ژێرزەوی بچێتە خوارەوە. کەواتە زۆر گرنگە ئێمە بتوانین بەو پرۆژانە زیاتر ئاوی سەرزەوی بەکاربێنی. ئەم ئاوە هەم بۆ خواردنەوە، هەم بۆ کشت و کاڵ، هەم بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیان زۆر گرنگ دەبێت. پێشماوەیەکیش پرۆژەیەکی تری گەورەی ئەوەی فریاگوزاری خێرای گەیاندنی ئاو بۆ ناوشاری هەولێر کە ئەنجام درراوە بە کۆتایی گەیشت، ئەویش هەردیسان بەشێک بووە لەو پرۆژە و بەرنامانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەمان بووە و ئەوەی ئێمە بتوانین زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین. ئەمڕۆژ لێرەین بۆ ئەوەی پێتان بڵێن کە بەڵێنێکی تریشمان جێبەجێ کرد و ئەم پرۆژەیەشمان بە ئەنجام گەیاند. پیرۆزە لە هەمووتان. من دەستخۆشی لە کۆمپانیای ئاوزان دەکەم کە بەڕاستی لە کاتێکی پێوانەییدا بە دڵسۆزی و ماندووبوونێکی زۆرەوە توانیان لە کەمتر لە ساڵەکەم پرۆژە بە ئەنجام گەینن. سپاس و دەستخۆشی وەزارەتی شارەوانیش دەکەم کە بە هەمان شێوە پاڵپشت و هاوکار بوون بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم پرۆژەیە و سپاسی پارێزگا و قایمەقام و هەموو فەرمانبەرانی حکوومەتیش دەکەم کە هەمویان هاوبەش بوون و هەمووشیان هاوپشتکن لە سەرخستنی ئەم پرۆژانە. دەستخۆشی لە هەموو لایەکتان دەکەم. پاراستنی ئاو ئەرکی هەمومانە. پێویستە هەمومان زۆر بە وریایی ئاوەکەمان بپارێزین، ژینگەکەمان پارێزین. لە ساڵانی ڕابردوو باران کەمباریوە و ڕووبارەکان لە زۆر شوێن وشک بوون. کاریگەری کەمبارین لە عێراق زۆر دیارە و ئێمەش بێبەش نابین لەوە. ئەمە بەداخەوە تەنیا دەتوانین زەرەر و زیانی کەم ئاوی لەسەر خۆمان کەم بکەین، لەسەر ژینگەکەمان کەم بکەین. هیواداری نەم ساڵ وەکو ساڵانی ڕابردووش نەبێ و خوا بارانی ڕەحمەتمان بەسەردە ببارێنێت و تووشی کەماوی لەوە زیاتر نەبین. بەڵام ئەو پێشبینیانەیە کە کردمان و بەم پرۆژانە دڵنیام کە ئێمە ناگەینە مەرحەلەیەک نەچار بین بە کۆشکردن، چونکە بێگومان کاریگەری کەم ئاوی لەسەر خەڵک زۆرە و عێراق یەکە کە لەو شوێنانەی بە شێوەیەکی زۆر دژوار تووشی ئەم گرفتە بووە. مەترسی کەماوی مەترسی تریشی لەگەڵ دێ، مەسەلەی کۆچکردنی هاوڵاتیان لە شوێنێک بۆ شوێنێکی تر، چونکە ئەمە ژیانی ئینسان وایە بە دوای ئاو دەگەڕێ، بە دوای ژیان دەگەڕێ. لە شوێنێک ئاو نەبێ، بە بیابانبوون دروست ببێ، خەڵک قەستی شوێنێکی تر دەکا کە ژیانی تێدایە. ئێمە هەوڵێکی جدیمان داوە لەگەڵ دۆستەکانمان لە دەرەوەش کە یارمەتیمان بدەن بۆ ئەوەی ئەم کێشەی گۆڕینی کەش و هەوا لەسەر ئاستی جیهانی ئێستا بووە تا کێشەیەکی جدی کە هەوڵ بدەن چارەسەری بکەن
و ئێمەش بەشێک بین لەو چارەسەریە و ئەو ڕؤیای ئێمە هەمان بووە لە کوردستان بەش بە حاڵی خۆمان بەرنامەکانی خۆمان جێبەجێ کردووە لە خوۆش بە زیاد بێت دەبینین کە کاریگەریشی هەبووە و خەڵکی ئێمەش تەحەدێکی زۆر توانیویانە ئاسوودە بن. جگە لەو پرۆژانەیمە چەندین پرۆژەی تریشمان لەبەردەستن، هەندێکیان جێبەجێ کراون، هەندێکیان خەریکن جێبەجێ دەکرێن و هەندێکیش پلانیان بۆ داڕێژراوە لە ئایندەیەکی نزیکدا جێبەجێ بکرێن. تەنیا لە چەند ڕۆژێکی ڕابردوو بڕیارمان لەسەر دروستکردنی پرۆژەیەکی گەورەی ئاو هی دوکان سلەیمانیدا کە ئەوەش بێگومان بابەتی قەیرانی ئاو لە سلەیمانیش کۆتایی دێنی. پرۆژەکانی تریشی وادارم لە کاتێکی زوودا بە ئەنجام بگەن بۆ ئەوەی هیچ شوێنێک لە کوردستان نەمینێت کە تووشی گرفت و قەیرانی کەماوی ببێت. من داوایەکشم هەیە لە هەموو خوشک و برانی خۆشەویست لە قوتابخانەکان بە تایبەتی لە مامۆستایانی ئاینی لە ڕۆشنبیران کە ڕێنمایمان بکەن، ئامۆژگاریمان بکەن بۆ ئەوەی ئاو بە فێڕۆ نەدرێ، دەست بە ئاو بگرین. نعمەتێکی گەورەیە، بەڵام با بە باشترین شێوە سوودی لێ وەربگرین. ئێمە بێگومان دەتوانین زۆر وڵاتەکەمان خۆشتر بکەین ئەگەر بزانین چۆن سوود لەو نعمەتە وەربگرین کە خوا پێی بەخشیوین. بابەتی وشیارکردنەوە بابەتێکی گرنگە، ینی داوا دەکەم نەک تەنیا بابەتی ئاو بەڵکو ژینگە پارێزی بە شێوەیەکی گشتی با ببێ بە کولتورێک هەمومان پێیەوە پابەند بین. کاری زۆرمان کردووە بۆ ئەوەی لە ئاستی ئەو متمانەیە بین کە خەڵک بە ئێمەی داوە و خزمەت گوزاریەکان بۆ خەڵک دابیم بکەین، نەک تەنیا ئاو بەڵکو پرۆژەی ڕۆناکیە، ڕێگە و بانە، بە دیجیتالکردنی خزمەت گوزاریەکانە، کەردی تەندروستیە، کەردی پەروەردەیە. ئەمە هەمووی ئەرکی ئێمە بووە و هیچ منەتێکی شتێدا نییە و هەمیشەش ویستمانە بە باشترین شێوە خزمەتی خەڵکی خۆمان بکەین. خزمەتکردن بەڕاستی ئێرەی ناوێ، تەنیا دڵسۆزی دەوێ. ئەوەی بیاوێ خزمەت بکە ئەوەندەی بەسە دڵسۆز بێت بۆ دەتوانێت خزمەت بکە. سامانی نیشتیمانی سامانی هەموو خەڵکی کوردستانە، ملکی شەخصی هیچ کەسێک نییە و پێویستە ئەم سامانە بۆ خەڵک بە باشترین شێوە سوودی لێ وەربگرێت. ئێمە بەردەوام دەبین لە خزمەتکردنی ئێوە تاکو ئێوە متمانەتان پێمانە و بە سەربەرزیەوە بە شانازیەوە خۆمان بە خزمەتکاریەوە دەزانین. هیوادارین بەردەوام بن لە ئاوەدانکردنەوەی کوردستان، هەر تەندروست و سەلامەت بن. خوای گەورە سەلامەتتان بکات و کوردستانیشمان ئاوەدان بکات. زۆر سپاس.